ئێمە وەکو شاروانی سلێمانی دەستمان کردووە بە هەڵمەتێک بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی قایمقامێت و بە هاوکاری بەڕێز پارێزگاری سلێمانی بۆ لابردنی ئەو زیادە ڕێوانەی کە بە شێوەی نایاسایی لەسەر شۆستە و شەقامەکانە دانراون. ئەم هەڵمەتە بەردەوامی ئەبێت و هەموو شۆستە و شەقامەکانی ناوشار و ساوەڵەکە جادەی مەولی ئەوانش ئەگرێتەوە. ئێستا ئێمە لە ئەم بەیانیە لە شەقامی سالم بووین، ئەو شوێنانەی کە جێگیرکەون لەسەر شۆستەکە هاوڵاتی سێدەکەی کەپێک دروستەکە لەسەر شۆستەکە شۆستە مڵکی ئامە مڵکی هاوڵاتیانە هەموو کەس مافی ئەوەی هەیە بەسەر ئەو شۆستەیە هاتوچۆ بکات بەسەر شەقامەکانە هاتوچۆ بکات. ئێمە ئەو هەڵمەتە شەستەکەی شاری سلێمانیش هەر چوادەوری دەوروبەری شەسیش هەمووشی ئەگرێتەوە و ئەو شەقامانەی کە لە وڵبۆشی عباسەوە بەرەو سنووری عربەت ئەڕواوە لەم لایشەوە بەرەو هەواری شار هەمووی ئەو شوێنانە ئەگرێتەوە. ئێمە پێشتر ئاگاداری ئەو هاوڵاتیانەمان کردووە، بە نووسرا ئاگادارمان کردوون، بە شێوەی زارەکی ئاگادارمان کردوون کە بە هیچ شێوەیەک شتومەک لەسەر شۆستە و شەقامەکانە داننین بە شێوەی نایاسایی.